بسم الله الرحمن الرحیم. بۆ جاری دووەم بەڕێوەچوونی دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆماری نوێ شکستی هێنا. دوای ئەوەی لایەنەکانی لایەنگری پێکهێنانی حکومەتی زۆرینە نەیانتوانی ڕێژەی یاسایی بۆ دانیشتنەکە و هەڵبژاردنی سەرۆک کۆمار کۆبکەنەوە، سەرەڕای ئەوەی باس لەوە دەکرێت ملیۆنان دۆلار لە کڕینی دەنگی پەرلەمانتاران و فرێکسیۆنەکاندا خەرج کراوە. لە ڕاگەیەندراوێکدا دوای ئەوەی سەرکەوتوو نەبوو لە تەواوکردنی ڕێژەی یاسایی بۆ دانیشتنی هەڵبژاردنی سەرۆک کۆمار، سەرۆکایەتی پەرلەمانی عێراق ڕۆژی چوارشەممەی ئەم هەفتەی بۆ بەڕێوەچوونی دانیشتنێکی نوێ بە هەمان مەبەست دیاری کرد. وەک پێشتر پەرلەمان ڕۆژی شەممەی دیاری کردبوو، بڕیار بوو لە کاتژمێر 11 کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار دەست پێ بکات. سەرەڕای ئەوەی بۆ چەند کاتژمێرێک دانیشتنەکە دواکەوت، بەڵام تەنها 202 پەرلەمانتار ئامادەی دانیشتنەکە بوون. لە کاتێکدا مەرجە دوو لەسەر 3 پەرلەمانتاران کە دەکاتە 230 پەرلەمانتار لە کۆی 329 پەرلەمانتار ئامادە بن. بەو جۆرە پەرلەمان بەرنامەی دانیشتنەکەی بۆ خوێندنەوەی یاسای فریاگوزاری خێرای ئاسایشی خۆراک و گەشە پێدان گۆڕی. دانیشتنەکە بە بەشداری هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی بەڕێوەچوو کە لە ڕەوتی سەدر و سوننەکان و پارتی پێک هاتووە. هاوکاتنەوەی نوێ و ژمارەیەک لە پەرلەمانتارانی سربەخۆش بۆ تەواوکردنی ڕێژەی یاسایی دەنگدان لەسەر هەڵبژاردنی کاندیدەکەی پارتی بەشداریان کرد. شکستهێنانی هەڵبژاردنی سەرۆک کۆمار دوای ئەوە دێت پێشتر لە 7 مانگی دوودا بە هەمان شێوە لایەنەکان سەرکەوتوو نەبوون لە دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکایەتی کۆمار کە کۆدەنگی لایەنەکانی لەسەر بێت. لەبەر ئەوە جارێکی دیکە دەرگای خۆپاڵاوتن کرایەوە و دادگا بڕیاریدا بەردەوامبوونی بەرهەم ساڵح لە پۆستەکەی تا هەڵبژاردنی سەرۆک کۆماری نوێ. ماوەی 5 مانگ و 16 ڕۆژە هەڵبژاردنی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە چووە، بەڵام تا ئێستا سەرۆک کۆماری نوێ دیاری نەکراوە. ئەگەر تا 10 ڕۆژی دیکە کە دەکاتە 6 مانگی داهاتوو لایەنەکان نەگەن بە لێک تێگەیشتن بۆ دیاریکردنی پاڵێوراوێک هیچ ڕێگایەکی یاسایی نامێنێتەوە و پێویست دەبێت پەرلەمان دەنگ لەسەر هەڵوەشاندنەوەی خۆی بدات و سەرۆک وەزیرانیش وادەی هەڵبژاردنێکی نوێ دیاری بکات. بە بڕوای شارەزایانی سیاسی هەڵوەشاندنەوەی پەرلەمان و پەنابردن بۆ هەڵبژاردنێکی دیکە و بەردەوامبوونی حکومەتەکەی مستەفا کازمی یەکێکە لە بژاردە بەهێزەکان. جگە لەو ناکۆکیە گەورەی ئەمجارە لە نێوان لایەنە شیعەکاندا هەیە بۆ پێکهێنانی حکومەت، هاوکات ململانەیەکی توون لە نێوان هەردوو لایەنی پارتی وێکێتی هەیە لەسەر پۆستی سەرۆک کۆمار کە پارتی ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی بۆ ئەو پۆستە پاڵاوتووە. کاندیدی یەکێتیش بەرهەم ساڵح سەرۆک کۆماری ئێستای عێراقا